خۆشەویستانی ئێمەوارەتان باش، هیوادارم کە هەموو لاکتان تەندروستێکی باشتانە بێت. زۆر خۆشحاڵم کە ئەمێوارێ بەشێکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتانە. هیوادارم کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە ببێنەوە. ئازیزانی ئێمە میوانی ئێمێوارەیەم خاتوونێکی گۆرانی بێژە کاکەیە کە ئەو ئێوێت لە ڕێگەی هونەرەکەیەوە پەیامی کاکەیەکان بگێنێت بە هەموو جیهان. بێگومان ئەم خاتونەش کە تا ئێستا دوو بەرهەمی باوکو و کلیپ بڵاو کردوێتەوە کە یەکەم بەرهەمی بەر لە 2 مانگ بوو کە بە ناوی هاواری کاکەیەکان کە باس لە کارەساتەکانی کاکەیەکانیە کرد لەم بەرهەمەیدا و بەرهەمی دۆمیشی کە کاری بۆ کردووە بەڵام جارێ بڵاوی نەکردوێتەوە بە ناوی ناسنامەیە. ئێمە ئەمڕۆ ئەو خاتونەمان بانگێش کردووە بۆی پێکەوە گفتوگۆ بکەین دەربارەی پەیامی ئەم خاتونەوە هەروە دەربارەی بەرهەمەکانی ئاویش خاتوڕووبار ڕەشید کاکەیە. خاتوڕووبارکە بەخێر بێت. سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ تۆ بۆ کادری کەناڵی گەلی کوردستان. زۆر سپاس و سەرەتا پیرۆزبایی ئەم کلیپە تازێت لێکم کە جارێ بڵاو نەبووتەوە بەڵام وەکو بەرهەمێکی تازە لە ئێستاە خەریکی ئامادەکاری بوو ئەم کارە. بەڵێ کەی بڵاو بێتەوە ئەم بەرهەمە؟ وەڵای حالیان سا ئیشی تیا دەکەن منتەجەکان. من پێشتر ئاماژەمیش بەوە کردووە من بەرهەمەکان هەمووی سیاسین یەکەم بەرهەم و دووەم بەرهەمیش یەکەم بەرهەمم باس لە نەهامەتی و نەکبەتی کاکەیە کرد ئەویش لە وڵاتی خۆمانە. دووەم بەرهەمم باس لە ناسنامەی کاکەی بە تایبەت دەکات ئەویش بۆ ئەو کەسانەیە ئەم پەیامە کە ئەیانەوێ کاکەی بلیکێنن بە نەتەوە و مەزهەبی دیکەوە. باشە زۆرترین پرسیار کە ئاراستی تۆکرێ وەکو خانمێکی هونەرمەندی کاکەی بێگومان ئەمێ ئاماژەش بۆ کەم کە خاتوڕووبار یەکەم خاتوونە کە دەستی داوەتە هونەر و هونەری هەڵبژاردووە کە ئێوە لە ڕێگەی هونەرەکەی و لە ڕێگەی گۆرانیەکان و دەنگی خۆیەوە پەیامی کاکەیەکان بگێنێ. ئەمێ ئەو بڵم کە قورس نەبوو بۆ تۆ وەکو یەکەم خانمە هونەرمەند لە ناو کاکەیەکانە هونەر هەڵبژێریت؟ بەڵێ زۆر قرس بوو ڕخنەکە بەس ئەوە بوو چۆن ئافرەتی کاکەی دەرەچێتە سەر شاشە و دەنگی کاکەی دەگەیەنێ عیبە بوو لە ناومان بەڵام ئێستا وا ئەبینم زۆر ڕخنەکان کەمەوە بوونە لەخوا بە زیاد بێ خەریکە دێنە سەر قەناعەت بە شێوەیەکی زۆر بە جوان دەنگی کاکەی و هاواری کاکەی و ناسنامەی کاکەی دەگەێت. واتە ئێستا ڕخنەکان کە بوونەتەوە قوبوڵی ئەویان کردووە کە خانمێکی کاکەی بەڵێ ئێستش هەیە بەڵام زۆر بەکەمی زۆر بەکەمی هەیە ڕخنەکان بۆ خانمان لاچە تا ڕادێک قورستر بێت وەک لە پیاوان فعلەن وایە بۆ خانمان تا ڕادەیە زۆر قورسە لە ناو کاکەیە بەتایبەت. باس لۆ کرد کە تۆ ئەتەبێت لە ڕێگەی بەرهەمەکانتەوە لە ڕێگەی هونەرەکە تۆ پەیامی کاکەیەکان بگێنیت کە کاکەیەکان بۆ نمونە لە نەتەوەی کوردن و هەروە لە کوردستان و لە عێراق نەیلیکێنن بە هەندێک نەتەوە مەزهەبیکەوە. زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاراستەی تۆ کرد یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە ئایا کاکەیەکان تەنها یعنی کوردن یاخود لە نەتەوە و لە چەندین وڵاتی جیاوازبوونیان هەیە؟ بەڵێ کاکەیمان هەیە تورکە کاکەیمان هەیە عەرەبە سەڵاو ڕێزم بۆیان هەیە. من باسی ملەتی خۆمەکەم دائیرەی خۆمەکەم ئەویش لە عێراق و کوردستانە ئەم لایە ئەم پەیامەکەم بۆ ئەو کەسانەیە کە ئەیانەوێ کاکەی کوردستان و عێراق بلیکێنن بە مەزهەب و نەتەوەیەکی دیکەوە. یعنی من ڕێز و سەڵام هەیە بۆ کاکەی تورکەکان ئەوانش دەتوانن بە هەموو شێوەیەک بە بەرهەمێک بە گۆرانی بێ بە کورتە فیلمێک بێ بە شعر بێ ئەوان شانازی کاکەی وەکو تورک خۆیان پێشکەش بکەن. بێگومان وایە. خاتوڕووبار ئەمێ باس لەم بەرهەمە تازە بکەین کە بە ناوی ناسنامەیە کە بێگومان شوێنی وێنەگرتنی کە هەڵەبجەت هەڵبژاردووە گوندی هاوار کە لەوەیە کاری وێنەگرتنت بۆ ئەنجام داوە بۆچی ئەو شوێنت هەڵبژاردووە؟ ئەو شوێنە شوێنی ڕەسەنی کاکەیەکانە ڕاستی لەبەر ئەوە ئەو شوێنەم هەڵبژارد و بەشێکی زۆر لە خەڵکانی هەڵەبجە و خەڵکانی هاوار بەڕاستی بەشدار بوون چاویان ماچەکەم و ڕێز سەڵام هەیە ئەین بۆیان لە کەناڵەکەتانەوە زۆر ماندوو بوون ئەو ڕۆژە بەشێکی خۆبەخشانە بەشداریان کردووە هەمویان ڕاستی هەمویان خۆبەخشانە هاتن و بە شانازیەوە بەشدار بوون لە کلیپەکە. باشە
هۆندراوەکەی شارەکەی هی کێیە؟ هین کەسایەکی زۆر گەورەی لە ناو کاکەی بەڕاستی حەزی نەکرد ناوی بێنین ئەویش شعرەکە بە ناوی هۆنۆ کاکەیەوە نووسی و دای پێمان وتی کاتی خۆی دێت ناوم بێنن ئێستا نابێ ناوم بێنن ئێمەش بە بۆنەی داواکاری خۆیەوە ناومان نەهێنا و بە ناوی هۆنۆ کاکەیەوە دامانەوە. باشە کاری وێنەگرتن و شتی کێ بۆی ئەنجام داوی کێ بە شێوەیەکی گشتی هاوکارت بووە لەم بەرهەمە تازەیە؟ هاوکاری با بڵێن چۆنەڵێ پشتیوانیم یەکەم پشتیوان و باڵپشتم هاوسەرەکەم پێشەوەی هاوسەرم بێ برادەرین ڕاستی من گەیشت مەستاش پێکەوە هاتن کە زۆر پاڵپشتەوە هەروە پێوەتی کە مەترسا بەرنامەکە بۆ شێوە ڕوونکردنەوەی فێیت. بەڵێ یعنی تەنانەت ینی زۆر گفتوگۆکەین لە بینمانەوە ینی بۆ زۆر بچکترین شتە ینی بۆ جلوبەرگە بۆ مقابلاتە زۆر یارمەتی مەدا ینی بۆ بەرهەمەکانمە با لەوەش دەست پێ بکەین ئاماژە بەوە بدەم ئەم بەرهەمە لەسەر بودجەی خۆمان بوو و لەلایەنی بابیلۆنەوە کاری بۆ کراوە ڕەنگە یەکەم بەرهەممان یعنی ئەو ئیشە نەبوو ئەو قرسە بەڵام ئیشی دوم قرس بوو لەبەر ئەوە یعنی هاوکاری ماویست ئەویش لە بابیلۆنەوە. باشە هەمیشە حەزەکەی بەجلوبەرگی کوردیەوە دەرکەوی خاتوڕبارکە ئێستاش بەجلوبەرگێکی کوردی زۆر جوانە و بەشداری لەگەڵ ئێمە تۆ ئاماژە بۆکەی کە تۆ ناتەوێت چۆنەڵی ناسنامەی خۆت یاخود چۆنەڵی ئەو شێوازەی کە تۆ بڕوات پێێتی لە هوونەرەکاتەوێت بۆ ئاراستەیە دەرکەوی ناتێ ئاراستەیە بگۆڕیت و هەروە ناتەوێت چۆنەڵی لە پێناو مادەیە ئەو بیرروڕایی کە خۆت بڕوات پێێتی ئەو فکرێک کە لە مەشکی تۆیە ئەم ئاراستەیە بگۆڕیت. بەڵێ من ڕاستی بۆ مادە قەت ینی ئیشم نەکردەوە و بیرمیش نەکردوەوە بە مادە ئیشکەم لەبەر ئەوەی من ئامانجێکم هەیە و ئەویش دەنگی ملەتەکەی خۆم بگەیرم ئەویش کاکەیە الحەمدولله لەخوا بەزیاد بێ ناوی هەیە بەڵام ئەمەوێ زیاتر ناوی بگەیتنە جیهانە و زیاتر بەرزەوە ببێ ناڵێم پێت هەیە ناوی هەیە و بەرزە بەڵام زیاتر ئەمەوێ دەنگی کاگەی بگەێنم و لەبەر جلوبەرگ میش بەڵێ جلوبەرگی کوردەواری زۆر شانازی پێوەکەم و ئەم ڕێچکەیەش ناشکێنم و ئەبینمیش ئەین بۆشایەکەیە لە ناو هوەری کوردیە ینی هوەری گۆرانی با بڵێن نەتەوە و خاک زۆر کەم بۆتەوە من هەم حەزەکەم ئەوە زیاد کەم و هەمیش دەنگی کاکەی بگەین و هەم زاراوەی ماچۆ ئەیان گۆران زیندووکەمەوە لەبەر ئەوە ئەگە بگەڕێتەوە بێ بۆ مێژوو یعنی 100 ساڵ زاراوەی ئێمە یعنی قسەی تایبەتی زاراوەی کاکەیەکان ماچۆیان ئێسمە لە دەڤەری ئێمە پێڵێن ماچۆ لە دەڤەری هەڵەبجە پێڵێن هەورامی هاوار با بڵێن ئەجا لەبەر ئەوە ویستم هەم زمانەکە خۆمان زیندووکەمەوە و هەمیش دەنگی کاکەی بگەێنم و هەر ئەوانە باشە تەنها ئەتەوێت لەسەر نەتەوە و خاک ئەو شعرانە هەڵبژێری و هەروەها بەرهەمەکانت درێژەی پێ بدەیت یاخود بۆ ئایندا لە بەرنامەدا هەیەکە لەسەر کۆمەڵێک بابەتیکە یاخود چۆنەڵی ئەمینداریە یاخود کۆمەڵێک بابەتێکیە کە هونەرمەندەکان هەڵێبژێرن کە گۆرانی و شعرەکانی بۆ شێوازە دیاری بکەن تۆ تەنها لەسەر نەتەوە خاک گۆرانیڵیت؟ بەڵێ هەر لەسەر ئەو ڕێچکەم و ڕێچکەیش ناشکێنم وەکو پێتم وت ئاماجم بەربەوەدا من ئەمەوێت دەنگی کاکەی بگەێنم. باشە ئەتوانین لە ڕێگەی هوەرەوە تۆ دەنگی کاکەیەکان بگەێنیت یاخود پێ دوایە کە هوەر ئەو کاریگەری هەیە لە ئێستاە لەم ڕۆژگاری ئێستاە کە پەیامەکەی تۆ لە ڕێگەی هوەرەکەت و هەروە لە ڕێگەی خوۆندرا و دەنگی خۆتەوە پەیامەکەت بگەێنیت و گلەیەکانی کاکەیەکان بگەێنیت؟ وەڵڵا هیوادارم هەتا ئێستا یان دەنگدانەوەی باشیە بوو لە میدیای کوردیە و لە میدیای جیهانیشە ینی ڕاستی دەنگدانەوە باشی هەیە هیوادارم ئەم دەنگدانەوەیش بێتە یعنی سەفینەیەکی نەجات بوونی کاکەی بۆ ملەتەکەم. هیواداری زۆر باشە ئێستا گەڕێنەوە بۆ بەرهەمی یەکەمت کە بە ناوی هاواری کاکەیەکان ئەنجا بێگومان هاوکارمان ڕێبینیا ڕەحمەت فیچەرێکی ئامادە کرده بوو لەسەر ئەو بەرهەمە یەکەمت با پێکەوە لەگەڵ بینەرانە بینەری ئەو فیچەرە بین و بەرداوە بین. هاوار سەد هاوار بەیدێوە فریە
ناڵەیەک بۆ نەهامەتی کاکەیەکان. ڕەحمەتتان بەیە و وەجەرگ سووتیام دیسان ئارۆ من کۆسم کەفتان فەلەک چەنی من ڕاستنیەن چەفتان شوێنکەوتوانی دینی یاری لە ساڵی 2003ەوە لە عێراق گەلێک نەهامەتیان بەسەردا هاتووە. داوای سۆزێک دەکەن بۆ کۆتایی هێنان بە گرفتەکانیان. دەڵێن لە زۆر ناوەند و شوێن هاوارەکانمان گەیاندووە تاوەکو ئێستا گوێمان بۆ نەگیراوە. دەیەوێت لە ڕێگەی هونەریشەوە هاوارەکەیان بگەێنێت. لە سنووری کەرکووک و نینەوەیش شۆنە پیرۆزەکانمان قەبرسانەکانمان هەمووی لە ناو چووە تێک دراوە. نزیکەی 300 شەهیدمان داوە و زیاتریش لەبەر ئەوەی بەس کاکەین و ترسی ئەوەمانیش هەیە جینۆساید بکرێن. گۆرانیەکەی بە زاراوەی ماچۆی هەورامی گوتووە. یەکەم ژنی کاکەیە بەو شێوەزارە گۆرانی دەڵێت. شێوەزارێک کە تێکستی ئاینەکەیانی پێنووسراوە و بە مەبەست لە گۆرانیەکەیدا بەکاری هێناوە. ئەوەی ڕاستی بێ ینی بەداخەوە هەنێ سنوور هەیە سەیرم کرد ئەم زمانە زمانی ماچۆ یاخود گۆران خەریکە کاڵ دەبێتەوە لە ناو دەچێت. ئەم زاراوەیش هەڵم بژارد لەبەر ئەوەی زندوی کەمەوە هەیە لە ناو کاکەیەکانە بە ماچۆ قسە ئەکەن بەڵام زۆر بەکەمی. ئێستا بۆ نمونە خۆم لە ماڵەوە لەگەڵ منداڵەکان بە ماچۆ قسەکەم لەبەر ئەوە کە زمانی ماچۆ هەر بە زوندێتی بمێنێ ڕاست. کار بۆ ئەوە دەکات لە داهاتوودا بە هەمان شێوەزار چەند بەرهەمێکی دیکە پێشکەش بکات. ڕاوێژ بە کەسانی شارەزا لە بوارەکەدا دەکات بۆ ئەوەی شێوەزارە مێژوویەکەی کورد بگەشێننەوە. ئێمە جارێ ئەمانوێ ئازارەکە بگاتە ماچۆزارەکان کەوە ئەوەی کە خەمخۆری خۆمانە ئەوەی بە ماچۆ قسە بکەواتە ئاگای لێتە بێ. کاتێ تۆ براکەت لەگەڵ تابێ و دراوسێکەت و خزمەکەت لەگەڵ تابێکەوە لە خۆتن ئەوانی کەش بێگومان دێنە سەر ڕێگە. کەمە ئاینی و نەتەوەیەکانی کوردستان کولتور و فۆڵکلۆرێکی دۆڵەمەندیان هەیە. بێ هیچ بربەستێک کاریان کردووە بۆ خستنە ڕوو گەشە پێدانی. تاوەکو ئێستا داتایەکی فەرمی لەسەر ژمارەی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە باشووری کوردستان نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە مافی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە هەرێمی کوردستان رازین، بەڵام گرفتە گەورەکە لە ناوچەی داریەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە. ڕەبینە ڕەحمەت، گەلی کوردستان، کەرکووک. بەڵێ بینەرانی خۆشەویست دەستخۆشیمان بۆ هاوکارمان ڕێبینی ڕەحمەت بۆ ئامادەکردنی ئەو فیچەرە. ئەوە کاتی تۆمارکردنی بەرهەمی یەکەمت بۆ خات و ڕووبار بەناوی هاواری کاکەیەکان. خۆت دانیشتووی شاری کەرکووکیت، لەوێ ئەمە پرسیارە بکەم کە بە ژمارەی کاکەیەکان لەوێت چۆنە؟ ژمارەیەکی باشی تایە خاستان گوندەکانمان بەهۆی لە دوای 2023ەوە کە وەزعەکە گۆڕا و داعش هاتە ژوورەوە گوندەکانمان زۆربەی چۆڵ کرا لە بۆنەی ئەم وەزعەوە.
يعني هاتوونەتە ناو شارەوە و چوونەتە هەولێر سە لە هەولێر هەمانە کاکەی لە هەڵەبجە هەمانە لە کەرکووک هەمانە لە گوندەکان شتە زۆر بەکەمی ماوە لە سنووری پارێزگای سلێمانی ژمارەکە چۆنانی ئەویش هەیە بەڵام ژمارەکە زۆر لە هەولێر و ئەطرافی هەولێرە و زۆربەیشی لە هەڵەبجەیە. زۆر باشە. خەمی تۆ وەکو ژنێکی کاکەی چییە؟ ئەو خەمێکە لە دڵی تۆیە ئەتەوێت لە ڕێگەی هونەرۆ بیگەێنیت؟ خەمی من بەس دەنگی ملەتەکەمە بگەێنم. یعنی حتا ئێستا ئەو یعنی ڕاگەیاندنی کوردی زۆر سپاسیانەکەم. یعنی بەڕاستی نەک بۆ من ئیشیان کردو بۆ ملەتی کاکەی ئیشیان کردووە حتا ئێستا ئەوان ڕاگەیاندنی کوردی میدیای کوردی بابڵی ئەو ئیشەی بۆ کاکەی کردی هەشتام هیچ سیاسەتێک و هیچ لایەنێک نەهاتۆتە وەڵام و بێتە هانای کاکەیەوە یعنی زۆر بەداخەوە من ئەگەش مەجالم پێ بدەن لە بەرنامەکەتانەوە یان گلەی لە خۆشەویست خۆی دەکرێت گلەی لە پارتی و یەکێتی بکەم ئەویش پشتگوێی کاکەیەکانیان خستووە حتا ئێستا هیچ دەنگێکیان نییە حتا ئێستا هیچ کورسیەکمان نییە لە عێراق بابنەی لە کوردستانە. لەبەر ئەوە یانتکاکەم کاکەی پشتگوێ مەخەن کاکەیش کووردە بەشانازیەوە لەبەر ئەوواڵێن پشتگوێیان مەخەن. بێگومان وایە. خات و ڕووبار لە داهاتووە ینی کاری تازە دەبێت لە ئێستا ینی پلانێکی وا داناوە کە دوای بڵاوکردنەوەی بەرهەمی ناسنامە جارێکی کە دەست بەریت بۆ بەرهەمیکە یاخود قورسە هەمنەڕۆی مادی معنەوەکەەوە تۆ پێویستە بە ئیسراحات و پێویستە بە کاتێکی زیاترەوە پێویستە بە پاڵپشتی زیاترە بۆی بەردەوام بیت. پاڵپشتی ڕاستی هەمانە پاڵپشتی کەسانێک زۆر گەورە لە ناو کاکەیە یعنی پاڵپشتم دەکرێت ئەویش زۆر بەڕێز سەی سەباح نوێنەری کاکەیەکانە لە ئەوروپا ئەوە دایم یعنی پاڵپشتی مەکە و لە ناو ئاغاکانیشە ئاغا سلێمان ڕاستی زۆر ڕێز سەڵام بۆ ئەویش هەیە کە ئەویش پاڵپشتیم دەکا و ئەوانیش پاڵپشتی ئەوان ینی ئەیڵێ هەنگاو زیاتر بدەم بۆ ملەتەکەم و ڕانەوەستێم ڕەنگە یعنی فترەی سراحەتم بوێ لەبەر ئەوەی ڕاستی ئەماوەیە زۆر ینی هەستاوانی سێ مناڵی جوانیشیت بەڵێمان ئەوانی کاتیانەوێت بەڵێ کاتیە بۆ تۆ ینی بڵێ قورسە بەڵام یعنی ملەتەکەم وای لێم کردووە ملەتی کاکەی ملەتی خۆم هێناومەتە پێش هەموو شتێکەوە یعنی ئەو تەسحەیە من داومە ملەتەکەم هێناوەتە پێش ئینجا ماڵۆ منداڵم لەبەر ئەوە هیوادارم دەنگی کاکەی بگات. هیوادارین ئێمەش بەدەر لە هونەر یان هیچ کارێکی کە ناکەیت خات و ڕووبار لەوەیە هەوڵە دەم بەڵێ لەوەیە ئەمجا بۆ کەرکووک بێ بەس من وەکووتم ئەم ڕێچکەی ناشکێنم من بەرهەمەکانم هەر لەسەر خاک و نەتەوە دەبێت بەسمەوە بەدەر لە هونەر ینی بە هیچ پیشێکی کەەوە خەریک نیت نانانە حتا ئێستا هیچ بە هیچەوە خەریک نیم. باشە ئەمە پرسیارە بکەم خات و ڕووبارکە ژنانی کاکەی یاخود ئەو بارودۆخ و ئەو ژیان و گوزارانەی کە ئێستا ئەوانیتیان چۆنەوە ژنێکی کاکەی بارودۆخی ئەوان چۆنە بینی پێ دوایە ئەوانیش بە شێوەیەکی گشتی پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە پاڵپشتیە هەیە پاڵپشتیان ئەوێ ینی ئافرەتی کاکەی زۆرمان هەیە ینی لە بواری هوەریەوە دەنگیان خۆشە لە بواری ڕسمەوە ڕسمی جوان دەزانن وێنەی جوان دەکێشن خانمانی دەزڕنگینی زۆریش ئەگە ئافرەت بێ ئەگە یعنی پیامان بێ زۆر هەمانە بەڵام پاڵپشتیان نییە یعنی زۆر پێم خۆشە یعنی دەرکەون ئەوانیش یعنی بە هەموو شێوەیەک بێ ئایا بە ڕسم بێ ئایا بە هوەر بێ ئایا بە کورتەفلم بێ ینی دەنگی کاکەی بگەین و خۆیانیش دەرکەن. وەکو ئاماژەمان پێکرد تۆ یەکەم ژنی کاکەی کە هاتوۆ ناو دنیای هونەر و بە هەروەها کاری هونەریەکەیت تاشان هەوڵتدا خۆت بی بە پێشانگێک بۆ خانمانی کاکەی یاخود ئەو ڕێچکەیە بشکێندرێت کە دەنگی ژنانی کاکەی چۆنەڵە یاخود بەهرەکان و توانیان و ئەو کەسانێک کە حەزیانە ناو دنیای هونەرە ئەوانیش بێنە ناوە تۆ تاشان پاڵپشتیانەکەیت یاخود کەسە بۆ تا ئێستا کە داوای هاوکاری لە تۆ کرد بێت حەز بە دنیای هونەر و کاری هونەری بکەم. من حازرم لە کەناڵەکەتانەوە حازرم هەر کاتێ کێ پێویستی پێبێ من حازرم خۆم و هاوسەرەکەم یعنی مادی و معنەوی لەگەڵیا دەبین بەس ئەوەنە دەرکەوێ پێشانی مەوهبەکانی خۆی بدا بە جیهان و بە خەڵکی دیکە.
بێگومان خات و ڕووبار ئەمە پرسیارە بکەم کۆتا پرسیاری منە لە بەرکاتی پرۆگرامەکەم ئیتر هەرەو نەکات لە بەردەستمان نبوو دوا پەیامی تۆ یاخود دوابوتەی تۆ لەسەر چۆنەڵی هاوکاری کاکەکان و بێگومان لەسەر کارە هونەرەکانیشە چییە؟ پەیامی ئەخیرم ڕاستی لە کەناڵەکەتانەوە ئەوەیە کاکەی وەکو ئیسا ئاماژەم پێ کرد کاکەی پشتگوێ نەخەن من لە ئەگەم و لە حەزی ئەوە تیش کرد بێ لە ڕیکلامەکە من بە جلوبەرگی هەردوو حزبەکە کردومە بەوە نەم کردووە لایەنێک بگرم لەبەر ئەوە یعنی داوایان لە یەکەم دووبارە و سێبارە کاکەی پشتگوێ مەخەن هیوادارین و من هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارەمە کوژنێکی کاکەی بەردەوام بی لە کاری هوەری زۆر چاو نەترسان و بوێرانە دووبارە زۆر سپاس بۆ تۆ هیوادارم لە ئایندێکی زۆر نزیکیشە ئەم بەرهەمە تازەی تۆ ببینین و گوێبیستین دەستەکان زۆر سپاس بۆ تۆ بینەرانی خۆشەویست بۆ کۆتایی پرۆگرام ئەچینە لە راپۆرتێک کە ناوەندی غەزەل نووس کۆڕێکی بۆ نووسەر جەمال حسێن ساز کرد سەبارەت بە زنجیرە کتێبی ئاینی خۆشەویستی. خێر بێن زۆر خۆشحاڵم کە کۆمەڵێک هاوڕێ دۆست لێرە بەسەرێکەوە لیان بینم دەڕاستیدا ئەگەر قەرار بێ من قسە لەسەر ناوڕۆژی کتێبەکە ناکەم لەبەرەوەی ناوڕۆژی کتێبەکە خۆی نووسراوە لەبەردەستە ئەمە پێویست ناکە شتێک بڵێم کە بە بڕای من لەناو کتێبەکە باسم کردەوە بەڵام ڕەنگە پێویست بە ئەگەر بە کورتی بێ قسە لەسەر حکایەتی کتێبەکە بکەم یا حکایەتی ئەوەی ئەگەر ڕاست بێ ناو بندرێت لە پرۆژەکە بکەم یەکەم شت ئەوەیە ئەم پرۆژەیە من سەرم لە خۆم و لە هەنێک برادری شێواندووە ئەو برادەرەوەتی 5 بەرگە لە بەرگی یەکەم نووسیومە 4 بەرگە خۆی لە ڕاستیدا ئێستا 6 بەرگی حەزدا ینی ئەو سێژی حەزدا بۆیە ئەم وشەیە ئەگەر لە کتێبەکەدا وتووە هەڵەی من بووە و ئەگەر ئەو برادرەش وتوێتی هەر هەڵەی منە و منیش لێرە ناڵێم ئەو پرۆژە چەند بەرگە بەڵام دەڵێم هەوڵێکە بۆ خوێندنەوە و نووسینەوە و جاریش کە بە لەسەر منطقی هاکەزا تەکەلەمە متەسەوفە بێ ینی ئەوان چیان وتووە بۆ وتویانە مەبەستیان چی بووە ئەو فەزا سیاسی و کۆمەڵایەتی کە لێەوە قسەکراوە لە ناو مێژوودا چۆن بووە و مەبەستیان چی بووە و تەبریراتە ئاینی و نەئاینەکانیان چی بووە. بەڵێ خۆشەویستانی ئەمە پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشکرا بە یارمەتی هاوکارانی هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم ئێوارێکی خۆش ماڵتانەوە.